ولی تماشاوانی جا یعنی تماشا بکن جه حیبتیه وزارت خواندنا بلند لهر جیه که بگمان برپسه یکم یا اداره کرنا بگمان ناوندن بلند زانستی پرورده کرن و پیگاندنا کادرین هیزه وزارت خواندنا بلند برپسه اداره کرنا زانکویان و اداره کرنا پیمانگه و ناوندن زانستی که واتا کر وزارت نفخای اولاته که برواجی بریاران دربکه گلو و رفش اولاتی چابه ماده 4 یه دستور عراقی ده بجه زمان کردی و عربی زمان فرمینه اصلا غدل زمان کردی تتکرن پیوسته لهمون ناوندن بریار العراق لپال زمان عربی زمان کردی جی بیتا بکارانین حتی سر اصل دیپلوماسیت جی لی اوی زمانی لی زانکوین کرکوک و دیاله و موصل قدغدی که پرانیا کرکوکی کردن نیوا موصل کردن دیاله زوربای کردن یعنی برو شو سایه جبلی گوارتنا دموگرافی و جغرافیا دوره میوانه که مهجای برس عباس کریم خان چاودێری سیاسی لە کفری لە گەرمیان گەلمەیە کاکە باس ئەم کاتە و باش کەواتە حکوومەتی عێراق ئەنی لەم فترەیە لە کاتێکی پێوانەیە چەندین بگومان ناوەندە جیاوازەکانی ئەم حکوومەتە چەندین بڕیاریان دەرکردووە کە لە دژی بنەماکانی دەستور و پێکەوەژیان و یاسا و ڕێساکانن دوام هەوڵە بچ دەگەڕێنیتەوە گۆڕانکاری دیموگرافی جوگرافی زمان زۆر سواز بۆ کەناڵ 24 و بۆ جەنابەت بۆ بینەرارمان ئەوانەی لە کەناڵی 24 ئەم بابەتە قەزابوونی قەرەتەپا بابەتێکی سیاسیە بابەتێکە بۆ بچووکردنەوەی قەزای خانەقینە ئەمە دەستێکی لە پشتۆیە تەنها گاڵتە نییە ینی تۆ بێی شاری خانەقین گەورەترین شاری قەزای خانەقین گەورەترین شارە و کۆنترین قەزایە ئەمان هاتوون ئێستا جەبارە و ناحەی جەبارە و ناحەی قەرەتەپەیە زایدەن پێشتر ناحەی کۆگزیانش پێوە کردبوو بەڵام بە لایەنە سیاسیەکان عەشایری مەنتیقەکە کورد بە عەرەب بە تورکمان داوایان کرد ئەم قەرارە هەڵبۆشێتەوە بەڵام لە ئێستادا ناحەی کۆگزیان لێ دەرکردووە تەنها ناحەی قەرەتەپە و ناحەی جەبارەیان لکانبێکۆ ئێستا قەرەتەپا ئەم ئێوارەی فتاحیانەوەیان کرد کە بووە قەزابوونی قەرەتەپا ئەمە لە ڕێگای دەستورەوە شتێکی نادروستە پێشێلکردنی دەستورە ئەبێ هیچ نەبێ ناحەی قەرەتەپا ئەگەر لە ڕووی قانونی ڕووی دەستوری شۆ بێ ئەبێ زیاد خۆی ئێستا تقریبا 40,000 نفوسی تێدایە ئەبێ 100,000 وەبان بێ بەڵام ئەوان بۆ خۆیان ئەگەر دەستوری ڕێش نەدا بۆ خۆیان ڕێگادەن بە خۆیان و قەراری لەسەردەن ئەم قەرارە قەرارێکی سیاسیە ئەیانەوێت تەنها خانەقین لە چ ڕوویەکەوە قەراری سیاسیە کاکە باس ئەو کام لایەنی سیاسینە لە پێش ئەو قەرارەوەن بەڕای تۆ کاکە بەغدا هەر هەمویان لە پشتیۆ ئەم قەرارن لەبەرەوەی خانەقین کۆنترین شارە ئەبێ خانەقین بکەنە پارێزگا دێن قەرەتەپە ئەکەنە قەزا لەبەرەوەی ئەمە قەرەتەپەیان قەزا دایان بڕۆی لە خانەقین بۆەوەی دەنگ و ڕەنگی کورد لەو شارە کەم و بێت تاکە قەزایە لە پارێزگای دیالە کە کوردی زۆر تێدایە ئەویش خانەقینە لەبەرەوەی ئەمەیان جیاوە کردە بۆ ئەوەی دەنگ و ڕەنگی کورد کەم بکەنەوە لەو شارە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕوو ڕێژەی دەنگ دەرەوە لە هەموو شتێکەوە بەڵام بابەتەیش بابەتێکە هەم ڕاستیەکەی بۆ حملەی هەڵبژاردن بەکاری دێنن و بۆ ئەوەی دەنگی زیاتری خۆیان ئەو کاکە باس خۆت دەزانی ئەو ناوچەیە بەردەوام گۆڕانکاری دیموگرافی بە عەرەبکردن تەرحیل تەهجیرتیا پەیڕەو دەکرێت حقیقەتێکە کەواتە لە ئێستادا پێویستە لایەنە کوردستانیەکان چی بکەن بەڵێ کە ئەو سیاسەتە سەر نەگرێت وەڵای لایەنە کوردستانەکان بۆ ئەمڕۆ پێویستە هەموو لایەنە کوردستانەکان یەک دەنگ و یەک ڕەنگ بن بۆ ئەوەی بتوانن لە بەغا دیفاع لە ملەتی کورد بکرێ ئەگەر بێت و یەک دەنگ بن شەکامە بە جوانی و بە ڕێکفێکتریش دەچێتە سەرەوە ئەگەر یەک دەنگیش نەبن وەڵای هیچمان پێ ناکرێ و بۆیە پێویستە ئەمڕۆ بە تایبەت یەکێتی و پارتی یەک دەنگ بن لە بەغدا شەڕی نایارانی کورد بکەن وەڵێ کەواتە ئەگەر ئێمە باسی پرسێکی تریش بکەین هەر ناوچەی دیالەش دەگرێتەوە مەسەلەی قەدەغاکردنی زمانی کوردی لە زانکۆکانە لە تاقیکردنەوەکانە ئەمە بۆ خۆی تا چەند پێشاتێکی مەترسیدارە بەڵێ ئەم پێشاتە پێشاتێکی مەترسیداوان کێشەیانی هەر شتێک لە قانجاز و مەساڵحی خۆیان بێ دەیکەن هەر ئەمڕۆ قەراریاندا بوو بۆی لە زانکۆکانی کەرکووک مووسڵ لە دیالە تاقیکردنەوەکانیان بە کوردی نەبێ
لەبەرەوەی دەستور ڕێگایدا کورد ئەوێ بە زمانی کوردی زمانێکی ڕسمیە بەڵام ئەوان بۆ خۆیان ینی واز حەت تاکو ئێستاوان ئێعتراف بە زمانەکەی ئێمە ناکەن ئەوان بەردەوامن لە تعریب بەڵێ بەڵام ئەو زمانی ئێمە ئەوان بە ئێمەی نەداوە ئەمە زمانی ڕەسەنی ئێمە خوا بە ئێمەی داوە کەواتە لە چارچەوەی دەستوریش کە خۆیان دەنگیان پێداوە تەثبیت کراوە چەسپێنراوە مادەی دەستوری پێ هەیە کە زمانی کوردی لە پاش زمانی عەرەبی زمانی سەرتاسەری عێراق و زمانی فەرمیە کەواتە پێشێلکردنی ئەمە ئێعتراف نەکردن بە بنەماکانی دەستور بە تایبەتی کاکە بەس لەلایەنی وەزارەتی خواندنی باڵاوە ئەم وەزارەتە وەزارەتێکی باڵا زۆر گرنگی سیادیە عنی چۆن دێکە دەیتەوە دەنگت دەما کاکە باس دەنگ نەما دەنگ دەنگم ئێستا دێت گیان وتم پێشێلکردنی دەستور لەلایەن وەزارەتی خواندنی باڵاوە ئەم وەزارەتە تایبەتمەندە بەوەی کە خەڵک زیاتر پێ بگەێنێ زیاتر خەڵکی وشار بکاتەوە کە پابەندی دەستور و یاسا بن دوامە چون لێکە دەیتەوە لە عێراق ئێستا دامە بکرێ ئەوە مەترسیەکی زۆر گەورەیە ئەوان بەرامبەر بە میلەتی کورد دەکرێ بەرامبەر بە زمانی کوردی ئەکرێ یعنی ڕاستیەکەی ئێمە میلەتێکین هەر چۆن جەنابەت وتت ئێمە خوا دروستمانی کردو خواز ئەو زمانەیدا پێمان ئەوان بە حەقی و بەڕەوای نازانن کە ئێمە کوردین و بە زمانی کوردی خۆمان قسە بکەین و بە زمانی کوردی خۆمان لە تاقیکردنەوەکان لە دام و دەستگای حکوومیەکان ئەمان بکرێت بەڵام ئەوان ناڕازین ڕاستیەکەی تەنها تعریبەوە نییە تۆ بێت گوندێک چۆڵکە و شارێک چۆڵکە ئەمیش نەوع تعریبێکە لە بەرامبەر بە زمانی کوردی ولی پێتوانی ئەم تاریبە مەترسیدارتریشە لەبەرەوە کاکە من زمانی خۆم هەیە من زمانی تو نازانم چۆن بە زمانی تو بتوانم داقیکردنەوەکان بەرسە بدەم لە کاتێککە ئەمە کاکە باس زۆربەی کات لە ناوچە کوردستانیەکانە قوتابیە یەکەمەکان هەمووی کوردن بەڵێ ئێمە ئێستا لە ناحیەی جەبارەك قوتابخانەیەکی کوردیمان هەیە دەنگم دێت بەڵێ بەڵێ دێت لە قوتابخانەیەکی کوردیمان هەیە سەر بە قەزای خانەقینە سەر بە پەروەردەی خانەقینە ڕاستیەکەی ینی ئەوان ئێستا ئەو قوتابخانەیەش ئەگەر بێت و لەسەر بڵاتە سەر دیالە هیچ کلنگیە گوچ ئەهمیەتێکی نامێنێ لەبەرەوەی ئێمە خانەقین زۆربەی دانیشتۆکەی کووردە پەروەردەکەی کووردە بەوەی بتوانین زیاتر خزمەتی قوتابخانە کوردیەکان بکەین ئەگەر بێت و ئەوان لە ئێستاوە نایلن بە زمانی کوردی قسە بکەین بە زمانی کوردی تاقیکەرەکانمان بدەینەوە بەیانی چۆن قوتابخانە بەڵێ لەوانە بەیانی گۆرانی کوردی موزیکی کوردی و قسەکردن بە کوردی لە هەوڵاتیانیش قەدەغە بکرێت بەڵێ بەڕێز عەباس کەریمخان چاودێری سیاسی و کەسات گەندەڤەرێ لە کیفری گەلمە بوو گەلێ سوپاس